بەناوی خۆی بەخشندە و میهرەبان سڵاوتان لێ بێت بینەران و بیسەرانی ئازوو خۆشەویستمان خۆشحاڵین جارێکی دیکە لە پۆدکاستێکی دیکەی پەیامهاتینەوە خزمەتان ئەم جارە میوانێکی دیکەم دەبێت بەڕێز کاک کاوە تۆفیق حەمە ناسراو بە کاوە پێنجێنی ئەمڕۆ لەگەڵ کاکاوە کۆمەڵی قسە و باسەکەین سەبارەت بە ئەزموونەکانی ژیانی بە وێزگەکانی ژیانی ئەو بەسەرهات و ئەو ناخۆشی و خۆشیانەی کە لە ژیانیدا ڕووی داوە باسی دەکەین کاکاویان زۆر بەخێر بێت. زۆر سپاسان ممنون بۆم دەرفەتم یخوا بەخێر بێت سەرچاوە. کاکاوە تۆفیق حەمە ئەگەر بینەران زیاتر جەنابتان بناسن کاکاوە کێیە؟ بسم الله الرحمن الرحیم. وەڵا من مادەم ئەم دەرفەتە دروست بوو هەر سەردێکی حیاتی خۆمەکەم لە خزمەت کە سەردی حیاتی پێچێت وەگەڵێ ژیان گرەیەکە ناکرێتەوە نهێنێکە ئاشکرا نایە بەڵام بە هەندێکی ئاشکرا بکەین ئەدێ لەو گریانە ئەگە کرایەوە با بیکەینەوە پێمان خۆشە بێ شەڵا. من ساڵی لە نێوان 68 بۆ 69 لەدایک بووم، یانی کاڵێم 68 و 69 هەڵبەت لەبەرەوەی کە ئەو کاتە ئاوارە بووین، خەڵکی کورتتر بەژمەی نەتوداماو بووین، ئاوارە بووین و ڕاکردوو بووین. خەڵکی پێنجێم لە ئەسڵا من، بەڵام ڕامان کردە دەیەکی ئێران لە کاتی وەزعی سیاسی کوردستانە لە گوندێکی ئێران لەدایک بووم ناوی بایەوەیە. بایەوە لە حدودی بینی پێنجێن و بایەوە تقریبا نیو سەعات 20 دقەیە بە پێ و بە سیارە لەوێ لەدایک بووم. تاوەکو 4 ساڵ و 5 ساڵیش نەهاتینەوە پێنجێن، کە هاتینەوە پێنجێن دووبارە ئاوارە بووینەوە لە 74 هاتووینەوە هەمان شوێن. ئەی لە تەمەنی مناڵیە هێشتا پێشەوە بچمە مەکتەب دووجار ئاوارە بووین ئێمە. ئێتر منتیقەمانتی منتیقێکی حدودی بوو، منتیقێکی ئەوە بووە. ئەم ئاوارە بوون و گەڕانی زۆرە فێری ئەوە دەکا دایک و باوکت فێری پەیوەندی کۆمەڵایەتی زۆر و خەڵکناسینی زۆرەکە. من هەتاوەکو کەلازیەک ئێرانی لە کەلازیەک هەتا پۆلی یەکیش لە ئێرانە ساڵی 74 لە ئێرانە خوێندم. کەلاسی یەکمان تەواو کرد و هاتینەوە پێنجێن دووبارە بەهۆی نەکسەی شۆرشی کوردیۆ هاتینەوە پێنجێن دووبارە لەیەکی ئیبتیدای دایان نین. ینی من لە ئێران ساڵێکم خوێن لە دوای هاتمەوە پێنجێن دووبارە لەگەڵ هاوڕەکان مادەسم کردەوە مەکتەب بە وەگەڵێن لە تەسکەرە لە بیتاقی شخصیەکەمە 69 موالیدم. کۆمەڵی بیرەوەری خۆش و ناخۆش و هەڵدێر و پڕپێکەنین و مناڵی چۆن بوو کاکە؟ مناڵی من مناڵێک بووم تۆزێ نازار بووم. نازار بووم لە ناو کە سوکارێکی قەرەباڵخی زۆرا بووم. مەسەلەن لە ماڵی باپیرما بووین بیدایەت هەتا ساڵی 1970 ئەوانە مەسەلەن کە من کوڕە نازاری ناویان بووم. ئێتر تۆزێک چەتون و بزێوی مەکرد تۆزێ بزێ وەڵا زۆریش بزێ بووم. کە داغڵی مەکتەب کراین لە قوتابخانەی بلچیان. مەکتەبی بلچیان مەکتەبێکی نمونەیی بوو لە پێنجێنە بەڕەحمەت بێ محەممەد دەفەنی محەممەد حاجازیز مدیری بوو. بڕوا بکە ئەگەر مبالەغە نەبێ بڵێم وەکو حسابی ماحەد و جامیعایەکی ئێسە بوو. لەبەرەوە کاکە ینی تەلەبەی دروستە کرد. یعنی ئێمە تا شەشی ابتیداییمان خوێند، ئێستا خەفەتە خۆم بۆ تەلەباڵێ وڵا تا ئەو نەم خوێندووە و نازانین شایە وڵا تا شەشی ابتیداییمان خوێند بەس بوو بۆ خوێندنی ئەو کاتە کە بڵین خوێنەوارین. چکە تەربیە و تعلیمی ئەو کاتە شتێکە بوو. من هەتا 4 و 5 ابتیداییش ساڵانە یەکەمە بووم. شەشی ابتیداییمان تەواو کرد مەکتەب ئەو کاتێت 6 بوو بە وەزاری فریای ئێوە نەکەوتێمە وەزاری بێ هاکی لێکی متەوەستا لێکی متەوەستا هاتی نستێمانی و شەڕی عێراق ئێران دەست پێ کرد. جابا باز نەدەم بەسەر مەکتەبی پێنجێنە لە مەکتەبی بلچانە کۆمەڵی برادەر و دۆست و خۆشەویست و ئەزیزمەیە کە حتا ئەم ساتە وەختە کە لێ پێکەوە چوینتە مەکتەب حتا ئەم ساتە وەختە ڕۆژانە بیرەوەری دەمەزەر دەکەینەوە کە یەک تێبینین دنیا یەک مەسات و خەفەت کە ئەو تەمەنە بۆ بەو سورعەتە گوزەری کرد بۆ سورعەتە گوزەری کرد تەمەنی ئیبتیداییمان. وای دیاتوە ئەوەندە تامەزروی ئەوەی ئالم 1-2 ساڵانەی پێشووە تا ئێستا 3 سەیرانی ساڵانەمان کردووە تەلەبەکانی مەکتەبی بلچان و لافیتەی بەرجی کتێبی ئەلفوبێمان کردووەتە لافیتەیەکی زۆر گەورەی چەند مەتری و دای ئەنێن و سەیرانێکی لە پاڵا ئەکەین و وێنەی لە پاڵا ئەگرین و کۆمەڵی بیرەوەری و هەیە دڵی پڕەبێ بۆ بیرەوەریەکانی کۆنی. لەم ساڵانەیشە مامۆسەکانمان داوەت کرد. مامۆسا حسین مەلاقادر مامۆسای عەرەبیمان بوو بەڕەحمەت بێ، مامۆسا مەرج چالە، مامۆسا سدیق بەڕەحمەت بێت،
يعني أما ما كردوت النريتك أو يقدو صالك لبر هندي وصي خومان نمان كردو إن شاء الله بتمين صالداتو همان سيرانو همان بيرة ورجاء كدي دمزرت كينوا پێ کۆمەڵاتەکان ئەو کاتە چۆن بوو پەیوەندی کۆمەڵایەتی ئێستش کە ئەڵین خەڵکی پێنجێن بەو پەیوەندی کۆمەڵایەتیان ناسناوە بڕواکە ئەوەندە ینی ئێستا نازانم شێ ئامۆزامانە شێ خاڵۆزامانە چکە هەموو پێنجێنێ بخوام بە خاڵۆزە پرزایەک دێزین هەمومان بە ئامۆزای یەکتری دڵسۆزی و محەبەت و ڕێزێک لەو منتیقی ئێمە بۆ لە پێنجێنا هەبوو زۆر سیر بوو ینی من ئێستش لە مناڵی لە کوڕە گەورەی دراوسەیە ترسام کە محاسبەم کات لەسەرەوەی کە لاساریەکم کرد بێ وەکو برا وەکو مام محاسبەیان نەکردین لەسەر لاساریەک لەسەر شتێک ینی تربیەکی زۆر جوان هەبوو لێپرسینەوەیکی زۆر جوان هەبوو شەرم لە یەکردنێکی زۆر جوان هەبوو ئەمجا توانەوە بۆ یەکتری ئەو شارەی ئێمەتیاون پێنجێن بڕوا بکە کاڵێم ینی ئەگەر بڵێم هیچم دەست نەکەوت پێ پاژناوی خۆم کە پێنجێنیە زۆر ینی جاری وای خەریکە تووشی تاسوبێکمەکە لە خۆشەویستی پێنجێنە هەموو جارێڵە ئەگەر مردم ئینشەڵا بن و پێنجێن شڵاتەوە درێژەبی کاکاویان کاکاوە دواتر شتی کەماوە باسی بگورم نامێت زۆر زوو گوزەرکەم لە پێنج لە گەڕێکی کانی باخیەوە بێمەوە گەڕێکی بەرکێ و بچمە بۆ چاڵە ڕۆحی و بڕۆمەوە بۆ بەریکەنا و بچمە بە مەیانەکەی ناو بازار و لەبەردەم هەمای فەحڵاوە بڕۆم بۆ خوار و هەتاوەکو مەرکەزەکە و بچمە بە حاجی شێخ ئەرخەوان بێنمەوە بڕۆم بۆ ئای کە دنیایەکی خۆش بوو لە دەستمان چوو زۆر زوو گوزەری کرد زۆر زوو گوزەری کرد ئای لە بانی کوورەکە ئێمە شوێنێک بوو وەکو شوێنە لێ فڵان شوێن هەمومانەچین کۆ بووینەوە کۆمەڵێ مناڵی هاوتەمەن کۆمەڵێک گەنج حیاتێکی زۆر خۆش دنیا بەو خاکی بوونەوە شەڕ مناڵمانە کە شەڕە بەردمانە کرد هەموو ئیشێکمانە کرد دوایش ئێوارە ئاشتە بووینەوە لە یەکمانەدا دوای دەستمانە کردەوە ملیەک ئای دنیایکی چەنە پەربەرەعات بوو من لەگەڵەوە شاگردی باوکم بوو باوکم خەیات بوو ئەتر کەیشێک قاتێژ لیەک دووریا ئوتوێدا و ئوتومانەدا و ئین بوو ئەماناوە دەستێ 50 فلس شاگردیانیانە یەکە ڕامانە کرد بۆ مەیانەکە بۆ پاقلاوەکەی سۆفی عمەر ئای کە خۆش بوو ینی کۆمەڵە شتم لە دەست شووە ئەگەر بڵێم ئێستا ئەوە بە هەموو تەمەنم بیکردمەوە جایتر بۆم ناکڕێتەوە لە مەکتەبە ئەو مەکتەبەی کەم بۆم باسکردی مەکتەبی بلکیان ئێستاش تا مەزرۆم جایتر لە یەکی ابتیداییەوە دەست پێ بکەم مامۆساکانمان هیچیان مامۆسا نەبوون هەمووی بەدەل لە مامۆسایەتێ مام بوون خاڵ بوون ینی جۆرێک لە دڵسۆزی هەبوو جۆرێک لەوە هەبوو ئەیانویست کە ئێمە 6مان تەواو کرد بڵێن خوێنەوارێکمان ناردە و بازاڕە ینی بەڕەحمەت بێت مامۆسا عەلی عەزیز ئینگلیزیێکی پێوتین مامۆسا عەزیزی حاجمەمەنی ئینگلیزی پێوتین مامۆسا عەلی عەزیزی ئینگلیزی پێوتین مامۆسا عومەر بیرکاری پێوتین مامۆسا حەبیب ئیتر کاکە ماشەڵڵا باشە بیر دنیا حەبیب عەزەدین عەبدوڵڵا ناوەکان ناوی مامۆساکانم بە ئیسمی سولاسی لە بیر ماوە مامۆسا کەمال زانیاری پێوتین ئەو کاتە بە بیرکاریانەوە ژمێرە دوایی بوو بە ماتماتیک ژمێرە و حساب دوایی بوو بە ماتماتیک دوای ماتماتیک بووە بیرکاری من لەو مەرحلە ئەو نەدەبێت تەلەبەتی منە کۆنە دنیایە خۆشی دنیایەک یعنی چێش لەو تەلەبانەی کە لە مەکتەبا بووین تیپێکی تۆپتۆپێنان لێ بۆ دروستکردبووین لە پێنجۆنا یەکێک لە پێنجۆنێ و یاری با لە ێزانی بۆ لەبەرەوەی گەڕەکەکان چڕ بوون ساحە نەبوو ئەوە ڕۆژە زۆر خوارە ساحەی دووگۆڵی لەبەرەوەی هەموو پێنجۆنی یاری باری زۆر باش دەزانی با لەو تێن زیاتر لە پێنجۆنا باوی بوو تاوەکو تیپی دووگۆڵی هاتی نەستێمانی فێری دووگۆڵی و فێری تۆپتۆپێنی تۆپی شەق بووی ڕاستەکە لەبەری تۆ لە سنوورا بووی ئەو کاتە دوای حتممە دوای هەشتاکان شەڕ و شۆڕ هەبوو لەو ناوە شەڕی عێراقیێران منتیقەی ئێمە یەکەم منتیقە بوو پێم وایە لەگەڵ تەوێڵا حاجی عومەران کە شەڕی عێراق ئێرانی یەکەم زەربەی بەرکەوت ڕاستەکە من هەم منتیقەی سنووری بوو هەم تۆپی دوور هاوێژی ئێران تۆ نەک تۆپی نزیک هاوێژیشی ئەگەشتە لای پێنجۆن خەسارێکی هەبوو بەڵام سواز بۆ خوا زوو دەرچوین و ئەوە نەبوو کە بڵێن وەکو هەڵەبجەمان بەسەر بێت خوای گەورە دەرەجەی شەیدەکانی عالیکە کاکاوە بەسەر هاتێک شتێک لە گەنجی مناڵیە شتێکی لە کوێ ئەوەی کە باسەکرا بوون بەسەراتێک کە قەت بیری نەچێتەوە دایم دڵە لای دوا ویزگەی ناو مەکتەبی بلکیانە پێ بڵم کە بێ من وەکو عەرزم کردی قەرزایی زۆر کەسم ئێستا باسی قەرزیانەکەم ئێمە مامۆسایەکمانە بوو بارزان عوسمان محەممەد ئەمین شاعیر بوو بەڵێ فێریشی کردین ئەم مامۆسایە ئەم مامۆسایە فێری ئەوەی کردین فێری خوێندنەوەی کردین
فێری خەتخۆشی کردین زۆر سیر بوو ینی مامۆستا ئەو نە بە خەم بێ بۆ تەلەبە هەموو مانگێک 50 فلسیری سندین بای ئەو بە 50 فلس گۆڤاری بەیانی بۆ ئێنین خوێندنەوەیدا شیرین کردین ئەتوانم بڵێم هەر ئەلفوبەیەک فێر بوو بوو هەر حەزێکی و حەز و خولیایەکی ئەدەبی یا ڕۆشنبیری هەبێت بەشێکی بۆ مامۆستا بەرزانەگەڕێتەوە مەکتەبەکەمان بەدەل لەو محەممەد کەساتی شیرێ بوو شاعیر بوو تازە دیوانەکەی کە هاتە لای ئێمە تازە دیوانەکەی دیوانی تروسکەی تەبع کرد بوو ئیتر ئێمە ڕوومانانش نەشرێکی مەدرسی لە مەکتەبەکەمان هەبوو ئەمە بەدەل لەو هەموو هاروهاجی و بزیێویە ئیشتا ئەو مەجالشمان فەرامۆژ نەکرد بوو ئەمە دنیایەک بوو شتێکی تیا چاندین دوایی چەکەرەی کرد بووین بەو چونە ئەو ناوەندە ڕۆشنبیریەوە لە ڕێ ئەو فێربوونەوە ئەوەی کە پێ باسی قەرزاری بووەکەم قەرزاری حیاتیان بم ئەوە هیچ حەقێکی زۆر گەوری لەسەر مەدایکم زۆر سەنەد بوو بۆ من لە مناڵیەوە زۆر چاوی لەسرم بوو مەسەرەن چاودێری کردوم مەسەرەن نازی تەنانە تا ئێستش کە مەسەرەن منەوە 4 ساڵە بۆ 4 ساڵە چێدایکم وفاتی کردووە ئێستش غیابی ئەو لە حیاتی خۆما کە هەندێک فراغەکەوێتە حیاتمەوە بە غیابی ئەو ێزانم ئەگەر ئەو وایە فراغانە نەبوو ئێستا ئالم ئانوساتەکە من زۆر پێویستم بە کەسێکە بوو ناوی دایک بێ نەمبوو ینی ئەگەر بێم بەیانیس ئینسیحاب کەم بڵێن نەک ئینسیحاب بڵین کێ بشکێم لەم هەڵبژاردنا بەشێکی بێدایکیە باوەڕ بکە یعنی ئەوەندە سەنەد بۆ دایکم بۆم لە زۆر شتا لە هەموو ویزگەیەکە کاتێکم لام کردوێتەوە دایکم سەنەد بوو دایکم دەستبارگرم بووە لە ئیبتیداییە مەسەرەن وەک عەرزم کردی تا 5 بدایی یەکەم بووم یەکەم و دووەمی مەکتەبەکە خۆم بووم دوایی هاتیینە سلێمانی و دووبار لە سلێمانی دانیشتین گەڕاینەوە بۆ ناوپارێز 1 و 2 تەوسم لە ناوپارێزەوە کرد دوایی لەوێش دووبارە شەڕی عێراق ئێران تەنگی پێڵچین هاتیینە سلێمانی چووە مەکتەبی ئازادی لە مەکتەبی ئازادی کۆمەڵێک دۆست و برا و ئەحبابی کەم ناسی طبعا ئەم زۆر ناسینە زۆر مەکتەب گەڕان و ئینسان کرێکی بێگەڕکا و گەڕکە زۆر خەڵگە ناسێ ئێمەش خانەوادەیەکین بە کۆمەڵایەتی مەشهورین دایکم زۆر کۆمەڵایەتی بوو بەڕەحمەت بێ ئەم گەڕانە زۆرە مەسەن ئێران ماندی بوو پێنجۆن ماندی بوو دووسێ گەڕکمان بینی بوو لە پێنجۆن هاتیینە ناوپارێز هاتیینە سلێمانی ئەمە زۆرترین ڕایەڵی کۆمەڵایەتیمان بۆ دروست ئەبێ ئەها ئەو ماڵی فلانە کەسە کاتی خۆی دراوسێمە ئەو کوڕی فلانە کەسە ئەوە کوڕی مامۆستا فلانە ئەوەی ئیتر ئەوەندە ئەم ڕایاڵە کۆمەڵایەتی ڕەنگی دابووە لە ناومە ئێستش ئاپۆڕایەکی خەڵکی ئەیناسم هەری ئەو ڕایاڵە کۆمەڵایەتیەیە دوایە من شاگردی باوکیشم بوو هەتا فێری خەیاتیش بووم بەڵام خەیاتیم نەکرد الحەمدوللا نەمتوانی کاڵێم دایکم سەنەد بووە ئەوە قیسەی خۆی هەیە هەتا وەکو ئەو ڕۆژەی کە چوومە ناو سیاسەتی شۆ دایکم ئەپاڕایەوە سیاست نەکەم با تووشی مشکلە نەبین با ئەوە نەکەین با ئەوە نەکەین من ئەوەندە قەدرم لێکرا لە حیاتا لە پاڵ دۆسایەتە لە دووسێ متەوەسا داغڵی ناو سیاسەتیان کردم کە ئەوە زەربەیەکی زۆر گەورەیە لە حیاتم وەسێت بێ هیچ مناڵێک دایک و باوک زۆر ئاگای لە مناڵ بێ لێ دووسێ متەوەسا نەیەڵن داغڵی سیاست بن لە 4 و 5 عدادیامێ چونکە بەڕاستی زەربەیەک لە خوێندنی منیدا زەربەیە لە حیاتی منیدا ئیتر بۆم پڕ نەبووە وامەزانی ئەگەر من سیاست نەکەم ئەگەر من سیاست نەکەم ئەم دنیا ئەڕوخێت ئەوەندە تووشی هیسریایان کردبووین بە سیاست ئەوە بوو فراغێکی گەورە کەوتە مەکتەبەوە من ششم بۆ تەواو نەکرا تاو نەکردنی 6 عدادی زۆر زەربەیەکی گەورە بوو دایچڵەکاندم یعنی بێ بەڵام ئالەپاڵ ئەو هەموو مەساتە بەڵێ با هەمووی نەکەین ملی سیاست ئێمە من تەلەبەی 2 ساڵی 6 بووم ڕۆژێک هاتمەوە بۆ ماڵەوە ماڵمان لە گەڕێکی سلێمانی تازە بوو سەری مزگەوت ئەوەکی سنیێ کاتێکم زانی ئیڤایەک وەسا و ماڵی ئێمە بارەکرا باوکم فیرار بوو ئیڤایەک وەسا و ماڵی ئێمە بارەکرا لە بینی تقریبا سەعات 10 بۆ 11 نیۆڕۆ بوو خەڵکی گەڕک لێمان کۆ بۆ ژنی گەڕەکە گریان و بێ ئەسکەر لەو ناوە بوو پۆلیسی ناو زۆر تعجبم کرد بڵێ باوکم گیرا بێ یا بڵێ شتێک بوو بێ هەندێشت لە ماڵمانە هەبوو ترسی ئەوم هەبوو بڵێ بیبەن یا مەسەرشتی قەزێکی سیاسی بێ کە ڕۆشتین وتیان وڵا ئێوە خەڵکی ئەم شارە نین ئەو کاتە باو بوو هەڵەبجێ و پێنجۆنی تەرحیلەکران بۆ بەحرکە قەڵازێی و پێنجۆنی و هەڵەبجێی ئەوانەی خانویان نەبوو لە سلێمانیا پێنجۆنەکان و ئەوانەی کە تەرحیل بوون ئەوانەی قەڵازی و هەڵەبجێی تەرحیلەکران و سەدەمی ئەنفال بوو منیش تەلەبەی 2 ساڵە بووم و ئینتیزار تەلەبەی دەوری دووەم هەبوو ئینگلیزی و
امتحان بمو الروجانه شو بو تاخذ هات مو او قربالك بيني يكسر سؤالي باكي ان كدينو بردينيان الرياضه كاولان كاك والله ايما بينجونين بخوا هلب جينين وكاكا ان بباراينو والله وتيان باشا ثاني ايوا بين بو نصر ناتان بين بو هن ناتان بين بو بحركه بله اتر من او بو بزربيه نمتوانيش امتحاني شش خوي بو امادكمو لشش كوتمو راسب بومو جاي روشتم بو دوراتي سريع وتعيين بوم لبغا مديك ئەوەی کە زۆر نەیەش بڕ و خێم دایکم بوو بەڵبەت کە ئەلم دایکم بە پشتیوانی باوکم چکە باوکم هەمیشە مۆم بۆ پیاوێکی زۆر هێمن و ئەوەیە قەت نەخێری بەڕوومانە نەبووە زیاتر تەربیەتەکە لەوانێت دایک بوو بێ هەردووشیان بوو ئەم دوانە یعنی باوکم هەچێکمان بیویستایە هەچێک بەڵێ ئەکرد بەڕوومانە لە سنووری خۆیا و دایکیشم سەنەد بوو بۆمان ئێمە لە دوای ئەوەی کە من کەوتم و ڕاست بووم و چوم تاعین بووم لە بەغا و عقدی 5 ساڵم کرد کە کارمەند بم لە بەتاریاتی عێراق شەریکەی باتری عێراقی و ئینتیفاضی بەسەرهات من لەناو سیاسەتا بووم پێش ئینتیفاضە هەندێک خەبەروشتیان نابووینێ کە شتێکی ئاوا لە ئارایە و خۆمان ولا کێ بوو کاتە ئینتیفاضە ماڵی باوکم لە نەسەر بوون خۆم لە سلێمانی بوو خۆ لە سلێمانی بووی ئیتر دەستمان بە هەندێک ئیشا ڕۆشت بوو نەمانتوانین دەستبەرداری هەندێک سیاست بین خۆمان چەکدار کرد بوو چەند ڕۆژێ پێش ئینتیفاضە ئەمە وای کرد دایکم ئاگاداری هەندێک شت وشتی بۆ شاردمەوە مەسەرەن ئەوە تێوە گلاین بە تەواوی تر ئەوەی کە هاتین و ناو سیاست و لە هەندێک شت گلاین جا باز نەدەم بەسەریا من کە باسی مەکتەبەکەم باسی مەسەرەن ئەوەم کرد کە ئێمە مامۆسای باشە بڵێ باسی بێمە ناو پێنجوێن جاریشکە تا ئێستا تا ئینتیفاضاتین بەڵام با یەک گوزەریکەم کەمەوە پێنجوێن زۆر گەورەیە بۆ من پێنجوێن عادات و تەقالیدی خۆی هەیە ئێسش هەتا زمانێکی لۆکاڵی خۆمان هەیە کە قسە لەگەڵ یەکتریاکەین پێنجوێنەکان ئەگەر کابراایکی سلێمانی بێت وەکو چۆن هەورامی زمانێکی خۆیان هەیە ئێمە زمانێکی محەلی و گەڕک ئامێ زمان هەیە کە قسەی لەگەڵاکەین زمانێکی زۆر شیرین و ناسکە تێکەڵەیەکە لە کوردی ئێران و تێکەڵەیەکە لە کوردی ئەمدی و مەسەن بۆ نمونونەکەی قسەکەین دەگەێت ئەڵێن کەوش و لەواشە و بنمیچ و کونجور و مەسەرەن کۆمەڵی مفرەدەی خۆمان قسەکەین خۆماڵی ئەوەی تەنیش بەچین شایەن و نادانم ئەوە تێناگەن ینی کە باسی عادەت و تەقالی پێنجوێن کۆمەڵشتی زۆر جوانی هەبوو بەڕاستی پێنجوێن ئەوەیە کە قەت لە بیرم ناچێ و لە زاکیرەما قەت ناسڕێتەوە پێنجوێن عادەتێکی هەبوو یەک کەس بمردایە هەمووی بە تازیە و پرسەی خۆی ێزانی باوەڕ بکە ئەو کەسانی ئەو چەند کارەساتی جارێک بڕ لە پێنجوێن ڕویان داوە مردنی خەڵکو و کوشتنی خەڵک ئەو کاتی کە خەڵک کاسبیە کرد و لێدرا حکوومەتی عێراقی تەقەی لێ کرد بەشەوە قاچەقچێتیەکرا لەو بەینانە بڕواکە هەمووی کە تازیەگە بوو پێنجوێن هەمووی خۆیەکە لە خاوەنی تازیە بیرمێت بە جەژنا خۆمان نەئەگۆڕی جلی جەژنمان لەبەر ناکرد یان و ماڵی فلانە کەس لەو گەڕێکی لە گەڕێکی ئەو بەرەوە تازیانەیە با ئێمە خەریکی تەفریح نەبین ئەو مندە کۆمەڵایەتی بوو شارەکەمان مەسەن لە پرسە و ئینا 3 ڕۆژ ماڵە تازیە لە پێنجوێنە بیرمێت خواردنیان دروست نەکرد هەموو خەڵک کۆمەکیەکردن و خواردنی بۆ بردن پێنجوێن کۆمەڵی تەقالی دوشتی جوانی تیا بوو کە هەرگیز دەبیر ناچێت هەرگیز لە زاکیرەمانەوە بێمەوە بۆ ئینتیفاضە 2 ڕۆژ پێش ئینتیفاضە ئێمە چەکدار بووین لە سلێمانیا 1-2 برادەرێ بووین و لە تەنزیمیشی دیکە بووین گیرمان خواردی بەدەست چەک وشتمانەوە چەکەکان چەکێکمان لابوو چەکێک دەمانچێ بووی تر ئەترساین نەمانزانین چی لێ بکەین خوا نەخواسته ئەگە بێت و ئینتیفاضە تەخیر وایە یا وایە فڕەمامدایە یا وایە شەو ئینتیفاضە ڕۆشتم بۆ لای ماڵی کەسێک وتی بیکە بە خاتی خوا 20 فیلان لە گەڕەکایە بە چەکۆمەیە بەخوای ئەگەر بەیانی ئینتیفاضە نەبێت چی بکەین باش بوو بەیانی ئینتیفاضە بوو ئەوەی لێ بەرهەماوە کە ئێستا ئەوانەی کە نەبوون لە ئینتیفاضا زۆر شتی زۆر گەورن ئەوانش کە بەدبەختی ناو ئینتیفاضەیان هەڵگرت بەخوای شەر بەدبەختن کاکەوە کەی بوو دوای ئەوە ڕوودکردە سەحوەی ئیسلامی و حیزبی ئیسلامیوانە من هەر لە کۆتایەکانەوە یەکە لە ڕێی کاکشوانی شەید خوای گەورە دەرەجە عالیکە پێشتر ناسراویم لەگەڵ یا هەبوو بە بۆنی هەندێشتی علاقاتی شخصیەوە کاکشوان جارێککە منی هێناوە بۆ ئیسلام لێ چۆن کاروبارە بەڕێ کرد من بە حکمیەوەی پێشتر سیاستم کرد بوو چاوکراوەتر بووم لەوانی دیکە بەڵا ئیشی پێسپارد بوو الحەمدلە
تا ئێسش کە هێناومە بە فەزلی ئەو پیاوەیە زانم کە لەسەر دەستی هیدایەت دراوم. ئەو وێزگانی دیکە دوای ئەوەی کە ینی سەحوی ئیسلامی چۆنی و پێشمەرگایەتی کرد چونە شاغیانە لە ناو شارە چالاکیتان نەبوو. بەڵێ من پێشمەرگایەتیم کرد لە نەکسەی بزوتنەوەی ئیسلامیە حەو کەس بووی چوینە شاخ، یعنی ئەتوان بڵێم خوای گەورە ئەو فەزلی لەگەڵا بکردین ئەو حەو کەسە بیدایین کە چوینە شاخ چوینە وشکەناو. ئەو کاتە ئێمە گەشتینە وشکەناو تازە برایانی هەورامان بە 21 کەس و ئاپۆڕایە دیلۆ ئەوانی شاتن هەموو ژماری پێشمەرگە 28 کەس بووینەوە کاتە کان نەکسە بوو سەر تاسەری شەڕ بوو لە هەموو کوردستانە. ئەو کاتە ئێمە گەیشتینەوێ بووین بە سەنەدێ بۆ ئەوان بوون بە سەنەدێ بۆ ئێمە و ماینەوە لە وشکەناوە دوایی پاش 20 ڕۆژ خەڵکی دیکە هات و دووجایەتە دروست بووینەوە. خوای گەورە ئەو فەزڵی لەگەڵا کردین و ئەو شەرەفەی پێ بەخشین لەو دەستە بیدایانەی نێو بزوتنەوەی ئیسلامی بووین کە چوینە شاخ ئەو کاتە. دواتریش وردە پلەکانی کارەکانی پێشمەرگایەتی بۆ نمونە من خۆم پێشەوەی مەشاخ مەطعەمێک و مەطعەمێکی گەورەم هەبوو لە مەرزی باشماخ ئاشپەزێکی چاک و کۆڵێ تەباخێکی زۆر چاکبندانی تەباخێکمانە بوو لەوێ تووشی گرانتا و مەلاریا بوو. ئەمە زۆر سەیر بوو هەر تەباخ بوو پێشتر لە مەڵبەندی عربەت تەباخ بوو کوڕێکی زۆر چاک بوو وتم وەڵای کاکیان تۆ بەم نەخۆشیە خواردن بۆ ئێمە دروستکەی ئەگەر هەمووی تووشی گرانتا و مەلاریا بێ وڵا شەو بەدە زەمانگرن لە نەخۆشیە وتی ئێجا چی بکەم کاک تۆ بڕۆ بۆ ئۆردوگا بۆ عیلاج من ئەتا تۆ چاگەبی تۆ برنج خواردیان بۆ دروستەکەم. وڵای تر 3 مانگ چاک نەبووە خۆی لێ من دزیۆ 3 مانگ من تەباخیم کرد. یا زۆر جار برادەوشت سوحبەت دەکا کاڵێ کاکە تۆ تەباخی خۆمان بوو ئەڵێم ئەرێ وڵا ئەو کاتە بە فەخرە زانم کە تەباخیم بۆ ئەو پێشمەرگانە کردووە. ڕاستەکە لەش ساوێ خۆ کاکاو یان جەناوی شەهەر لە بواری میدیاکاری و ڕۆژنامەنووسیوانەیە و سەردەمە ئیشە کردووە شکردنی تۆ چۆن بوو لەو سەردەمەیان؟ من یەکەم بابەتم ئەگەر نا با بێمەوە ناو ئادادی لە ئادادیە مەکتەبی هەڵگورد بووم هەڵگورد بووم ئەو کاتە 24 پۆلی 6 ئەدەبیمانە 24 بوو یا 25 پۆلی این بوو 5 نەماوو چکە ئەخیر مەرحەلەی ئێمە ئەیانی زۆر مەکتەبە داخنە و مەکتەبە شوێنی مبارەزە بوو شوێنی سیاست بوو هەموو تەلەبەی ئەدەبی شار لە یەک مەکتەبا بوو یەک مەکتەبی ئەدەبییا بوو ئەوەکو ئێستا نەبوو هەموو مەکتەبێک ئەدەبی پۆلی ئەدەبیەکان کاتەوە ئەو کاتە بەس مەکتەبی هەڵگورد دەبوو بە ڕەحمەت مامۆستا فەرەج مدیری بوو. گۆڤار بڵاوکراوەکی مانگانەمانە بوو ئێمە ناوی زایاڵە بوو من وەرم گرت بوو ئەو بڵاوکراوەکی ئەدەبی وەکو بڵێ ئێستا گۆڤارێکمانە بوو گۆڤارێکی وەرزی بەس ئێمە مانگانە بوو جاریوا بوو مانگی دوو جایش بڵاومانە کردەوە ئەو کاتە بەرهەمی تەلەبە بەس بەرهەمی ئەدەبی تەلەبەمان بڵاو کردەوە خۆم یەکێکم لەوە شتم تیا بڵاو کردەوە هەل بە بۆنێ ئەوە کۆڕە ڕۆشنبیرەکانی سلێمانی زۆری ئامادە بووم ئەو لە ساڵی بیدایەتی نەوەدا بابەتێکم لە گۆڤاری بەیانە بڵاو کردو ڕخنەی ئەدەبی بوو لەسەر ژمارە تایبەتەکەی چیرۆکی کوردی کە بڵاو بوو لە بەیانە چەند ژمارەی پێشتر بابەتێکم لەسەر غەفور ساڵح بڵاو کردو ڕخنەی ئەدەبی بوو ئەوە تۆزێکی زیاتر هەنگاوێکی پێنام بۆ ناو دنیای نووسینی عەلەنی دوایی کە دوای ئینتیفازە دووبارە جاریشکە هاتمەوە بۆ کۆڕە شیعرەکان و بۆ من شعریشم نووسیوە و سەردەمی یەکێتی نووسەرانیشا کە لە شەقڵاوین بوو ئەندام بووین نەڕۆشتین ئیتر هاتینە ناو دنیای نووسینەوە بەو چڕوپڕیەی کە پێویست بوو دواتر لە هاتینەوە مەسەرەن لە دوای نەکسەی بزوتنەوەی ئیسلامی هاتینەوە شار و شارەکان خەریکی کاری ڕاگەیاندن بووم بە ڕەسمی ئەویش لە ڕێی مەکتەبی ڕێخستنەوە چکار ڕاگەیانی مەکتەبی ڕێخستنمانە بوو دوو گۆڤارمان هەبوو کە موەسی هەردووشیان بوو من کاشوان سەر نووسری بوو لە یەکیانە دەستەی نووسەران بووم لە یەکیانە بەڕێوەبەری نووسین بووم و ئەندامی بەڕێوەبەری ئەندامی ڕاگەیانی مەکتەبی ڕێخستنیش بووم گۆڤاری سنوور و پەیڕە و دواتر لە ناو مەکتەبی ڕێخستنا دوو گۆڤارمانە وەرگیان سەر نووسەر بووم یەکیان هەر بە ناوی پەیڕەوە ناوماننا لەگەڵ مەکتەبی عسکەریا بوو یەکیان بە ناوی بەرنامە بوو هەموو شتە داخلیەکانی ناو مەکتەبی ڕێخستن لای خۆم بووە گۆڤار و بڵاوکراوەکانی مەکتەب ڕێخستن ئەمە قەت دەستم لەوە بەرناوە مدەیەک لە دوای عادل باخەوان من مدیری رادیۆ سلێمانی بووم لە مدەی فتەیەکی زەمەنی کەما دوای هەر گەڕامەوە بۆ مەکتەبی ڕێخستن زۆربەی کایە ڕۆشنبیری و کایە ئیعلامیەکان تایە بووم لە ئیعلانی کۆمەڵی ئیسلامیە بەرپرسی سەحافە و نەشری کۆمەڵی ئیسلامی بووم بەرپرسی سەحافە و نەشری کۆمەڵی ئیسلامی بووم و
ئەتوانم بڵێم کەسی دووەمی ناو ئیعلام بووم لە دوای کاک تۆفیق هیچ شتەکان لای بەندە بوو. زۆر باش کاکاوە کۆمەڵی دادگەری دواتر هاتنتان ناو حزبی کۆمەڵی دادگەری چۆنی بوو کەمێک باس لەوە بکەی هەنی ئەو چالاکی و پرۆژانت لێت جێبەجێت کرد لە کۆمەڵی دادگەریە. من وەکو برادێکی هەموو جارەیە و تۆ ئەوکو ئاردی بەهارو وای ئاردی بەهارو ئاردێک لای ئێمە هەیە ئەوکی بۆ پاقلاوە ئەبی بۆ نانی ئەولامێبی بۆ نانی چیرێوی وەکو لێرەبی من هەرگیز لە کاتی کاری حیزبیان نەموت ئەو ئیشە ناکەم پیانە کاکە بڕۆ لە فلان شوێن ئەندامیتون باش لە فلان شوێن لە فلان ئۆرگانیشەکەی تۆ باش ینی بیانومان نەبوو چکە کاری ئیسلامی بە کاری خۆمانداین من وازانم هەمومان تیمێکین یەکێک لە فلان شوێنیشەکە یەک لە فلانێکی لە فلان ئۆرگان یعنی ئەوە نییە کاری ئیسلامی بەس شووتی بە شەرتی چەقۆیە کاری ئیسلامی بە شەرتی چەقۆ نیە هەندێک کەس فێر وەل لەو ئۆرگانە دەبم نایکەم من لە ژیانی حیزبایەتیا زیاد لە 20 پۆست بۆ بژمێرم هەمووشی مەسەن ڕۆژگارێکە بۆ من لە ئیعلاما بوو لە پەڕوتیان کاکە بڕۆ لە پێنجۆن محورێ بکەرەوە محورێکی عسکەری نەمود نایکەم کەم پێشمەرگادیم کردەوە کردمەوە لە دوای سیوێکی ئاب لە پەڕوتیان کاکە بگەڕەوە مەکتەبی ڕێخستن خەریکی گۆڤارەکە ئەوە بوو وتیان ئەوە بکە یعنی شتی ئێمە ناونەخێربان نەبوو ناونەخێربان نەبوو لە یەک بوون لە مەکتەبی ڕێخستن بووم لە هەڵەبجا لە ئیعلانی کۆمەڵە لە ئیعلام بووم مدەیەک دوایی وتیان بگەڕەوە بۆ مەکتەبی ڕێخستن دای مەکتەبی ڕێخستنی دووبارە وتیان لە دامەزراوەی مەڵبەندەکانی ئەندامی کارگێڕی دووبارە وتیان مەسعەد یعنی هەر ئیشێک پێویستیان پێم بوو بێ بڵێ بڕۆ ئێوە ئیشە بکە نازانم نیکەم ماشەڵڵا لەش ساوی ئەمە بە شایدی خۆم نا بە شایدی زۆر جاجوایە ئەو نە خۆمیلیەکەم بە خاوەن و خۆمیلیەکەم بە خاوەن تووشی گلەیە بم ئەڵێ ئەوە بکە زۆر بەجددیەکەم بە شایدی برادەرەکان بڵێ کاگە تۆی چمکێکی گرە ئەڵم ناکاکە ناتوانێت ئەمە ناوی کاری ئیسلامیە خۆزگە کاری ئیسلامی نەبوو ئەمدانی چۆنێکم بەزەمە کاری ئیسلامیە نابێت چمکێکی یەکمان دەستەکانی خۆش بە زۆر سپاسەکەیم بەڕێز کاکاوە تۆفیق حەما ناسراو بە کاوە پێنجێنی لە پۆدکاسی ئەمڕۆ لەگەڵمان ناوی کۆمەڵێک سەوباسی خۆشمان کرد پێکە سپاس بۆم ئێوەکەم و جاری چکەکە مادەم لە ڕێی کاشوانی شەید و هاتوومەتە ناوم کاری ئیسلامیە ڕەحمە دەنێرم بۆ قەبری ئینشاءالله خۆ دەستی خۆش وێ زۆر سپاسەکەین کاکاوەکە ئەزان خۆشەویستانمان تا پۆدکاسێکی دیکە بە خواتان دەسپێرین خواتان لەگەڵ